بۆ بەڕێز جێگەری سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان، بۆ بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان، بۆ بەڕێز سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران بابەت داواکاری ئێمە وەکو 150 ماڵ دانیشتووی ناو بینای سەربازگەی حکوومەتی بەعز کە ناسراو بە لیوارەشەکەین لە گەلان کە لە دوای ڕاپەڕینی ساڵی 1970ەوە لەو شوێن و جێگایان نیشتەجێن لەبەر نەبوونی و کەم دەرامەتی لەو جێگایان کە بینایەکی کۆنی ڕووخاو بە کەلکی نیشتەجێبوون ناوێت و مەترسی دوخانی لەسەرە دوای بوومە لەرزەکەی ساڵی 2017 زۆربەی سەقف و دیوارەکانی ڕووخاو و مەترسی لەسەر ژیانی ئەو ماڵانە دروست بووە ئەو ماڵانش لە نەبوونی و دۆستکورتی لەو شوێن و جێگای ماونەتەوە تاکو ئێستا زۆربەی ئەو ماڵانش کە سوکاری شەهید و ئەنفالن ئەوە جێگای باسە ماوەی 5 ساڵە هاتوچۆی لایەنی پەیوەندیدار دەکەین بۆ ئەوەی قەرەبوو بکەینەوە بە پارچەیەک زەوی بە پارچەیەک زەوی نیشتەجێبوون لە سنووری شارەوانی کەلار خۆشبەختانە شارەوانی کەلار زەوی لە بەردەستایە بۆ قەرەبووکردنەوەی ئەو ماڵانەوە نووسراوی کردووە بۆ وەزارەتی شارەوانی بۆ وەزارەتی شارەوانی بۆ ڕزامەندی بەرزیان دواتر وەزارەتی شارەوانی بە نووسراوی ژمارە 4493 لەو بسوویەکی 4 2022 نووسراوەکەمانی بەرز کردەوە بۆ سەرۆکاتی دیوانی ئەنجومەنی وەزیران بۆ ڕزامەندی بەرزیان ئەوەی نزیکەی 6 مانگ دەبێت نووسراوەکەمان چۆتە ئەنجومەنی وەزیران پێش 2 مانگ وەڵام درراوە بە ژمارە 92 لە بەرواری 22 2022 لە دوای ڕوونکردنەوەی زیاتریان کرد لەسەر کێشەکەمان دوای ئەوەی نووسراوەکاتەوە بۆ شارەوانی کەلار بە زۆری وەڵامی ڕوونکردنەوەکان درایەوە دووبارە بەرزکرایەوە بۆ وەزارەتی شارەوانی و لێەوە بۆ سەرۆکاتی دیوان بە ژمارە 1970 لە دەی 2022 چۆتە سەرۆکاتی دیوان تاوەکو ئێستا وەڵام نەدراوەتەوە لەلایەن بەڕێزدانەوە بەرنامەی تەلەڤیزیۆنیش کراوە لەسەری کێشەکەمان بەداخەوە هیچ وەڵام نەبووە بۆیە داواکارین بە زووترین کات لایەنی پەیوەندیدار بێتە سەر خەت چونکە ئەو ماڵانە لەژێر مەترسی و ڕووخانی بیناکەدان بۆ ئەوەی کارەساتی گیانی لێ نەکەوێتەوە لە مۆرزستانە لەوە زیاتر ئەو ماڵانە سەبر و تەحملی دیکەیان نەماوە ئەگینا ڕێکاری دیکە دەگرینە بەر هیوادارین وەڵامی داواکاریەکەمان بنەوە بۆز بە زووترین کات هاوکاریتان جێگان ڕێز و سوپاسە بەرامبەر کە سوکاری سەربەرزی شەیدان و ئەنفالکراوە لەگەڵ ڕێزدا